لە ماوەی 3 ساڵدا ئاستی سەرمایە گوزاری لە بواری پەرەپێدانی کەرتی کشت و کاڵ لە سەدای 1.8ەوە بەرزکەوە بۆ نزیکی 110. ئەمە گۆڕانێکی نەوعیە. تۆ قەناعەت بە سەرمایەدارێکی خۆت بکەیت کە لە کەومەڵێک بواردە لەوانەیە سەرمایە گوزاریەکەی کە خستە بێتیە خزمەتی ئەم وڵاتەوە بە خێراییش قازانجەکەی وەرگرت بێتەوە. دوو ڕۆژی ڕابردوودا یەکێک لە گەورە کۆمپانیاکانی وڵاتی ئەمریکا لەلام بوو کە تەنسیقمان کردووە و بە تایبەتی لە هەڵەبجە و ناوچەی پێنجوێن و دەشتی شارە زۆر پەرە بە توانای جوتیارەکانی خۆمان بدەین بەڵێنیان پێداین کە ئاستی توانای جوتیارەکانمان بە تایبەتی لە بەرهەمهێنانی بەروبوومی پەتاتە بە شێوازێک بەرزکەنەوە کە ئیتر هەرێمی کوردستان چ لە پەتاتەی خۆراکی کە بۆ بازاڕەکان زەڕورە و چ لە پەتاتە بۆ بواری پیشەسازی پێویستی بە هاوردەکردن نەمێنێ. ئێستا ئێمە خەریکی توێژینەوەیەکی گرنگین لەسەر هەناری هەڵەبجە، لەسەر ئەو باخانەی کە لێرە هەیە لەگەڵ ئیماراتیەکان بەشێک لە جوتیارەکانی خۆتان تێدا ئەندامن لیژنەیەک پێکێنراوە کە ئێستا حالیان دەمانەوێ هەناری هەڵەبجە وەکو براندێکی کوردی بەناوبانگ و ئەو ناوچەیە بۆ هەرێمی کوردستان هەناردەی دەرەوەی وڵات بکەین، بەڵام پێویستمان بە بەرزکردنەوەی کوالیتیە، چونکە خۆتان دەزانن مواسەفاتی هەر بەرهەمێک کە دەڕواتە دەرەوە دەبێت بە پێخواستی ئەو وڵاتە بێ کە بەرهەمەکەی بۆ دەچێت.